سڵاو من هانم بینەری ڕۆژێک بن لەگەڵ من. من هانە سامانم خەڵکی سلێمانیم تەمەنم 32 ساڵە و 12 ساڵە کاری وێنەگریەکەم و پەیمانگای کۆمپیوتەرم تەواو کردووە و لە هەمان کاتە ڕاگەیاندنکارم لە ئێستادا خەریکە و کارم و لە تەنیشت ئەوە شەوانەیە کاری وێنەگریەکەم. سەرەتا کە دەستم بە کارکردنی وێنەگرتن کرد هاتمە ناو بازار سەرەتا لە ناو بازارەوە دەستم پێ کرد، دواتر زۆربەی ژانەرەکانی وێنەگرتنم تاقی کردەوە بەڕاستی بۆی بزانم ئەو بەشەی کە بۆ منە کە من خۆمی تیابینمەوە لەگەڵ ڕۆحیەتی منە گونجە کامەیە. لەوە گەشتم کە بە حکمی پەیوەندی کۆمەڵایەتیەکەم و تێکەڵبوونم لەگەڵ خەڵکە گەشتم بۆ ئەنجامی کە من نەتوانم پەیوەندی لەگەڵ خەڵکا باش بێت بۆ کاری وێنەگرتن هاوکار بوو، بۆیە وێنەگری سەر شەقامم هەڵبژار لەگەڵ فۆتۆستۆری، بۆیە نزیکی 12 ساڵە بە بەردەوامی لەو بوارەیە کارەکەم و ئامانجیشم مانەوەی ئەو یادگاریانەیە کە ڕۆژانە ئۆتۆمارکردنیان و پاراستنیانە هەم بۆ خۆم هەم بۆ ئەو نەوانەی کە دواتر گەورە ئەبن و دەنە ناو کۆمەلگاوە بۆی بتوانێت سوودێکیش بەوان بگەێنێ و لە هەمان کاتە وێنەی هەر کەسێک ئەگرم وێنەکەی بۆ پرنجەکەم بۆی ئەخەمە سەر کاغەزێک و بۆی ئەگەڕێنمەوانێ. لێرەشە ئامانجێکی ترم هەیە، ئامانجەکە ئەوەیە پاراستنی ئەو شێوازە کولتورە کۆنی کە پێشتر وێنەکانی پێ هەڵەگیرا بمێنێتەوانێ و ئەمجی لە نوێی کەیان ئەو کولتورە ئێمە ون نەبێت، چونکە ئێستا بە حکمی کۆمپیوتەر و ئایپاد و مۆبایل کەمتر وەکو جاران خەڵکەکان وێنەکان لەناو ئەلبومە هەڵەگرن، بۆیە ئەنی یەکێک لە ئامانجە گرنگەکانی کارکردن و گەڕانەوەی وێنەکان ئەوەیە. دەربارەی مانەوەی پەیوەندیەکانم لەگەڵ خەڵکە و دوای وێنەگرتن تەمان زۆربەی کات بۆ نمونە ساڵێک 2 ساڵ تێپەڕێەوە بەسەرەوەی من وێنەی کەسێکم گرتووە و دوای وێنەکەم بۆ هێناوەتەوە، بەڵام کاتێ دێمەوە بازار بە سوتفە و کەسە دوکانار بەیان دەستگەرێک بەیان لە شوێنێک کارکە بیبینمەوە. ئەنی ئەم جۆرە لە پەیوەندیە بۆ من هەم هاوکاریەکە هەم ئەوەیە کە بۆ من کە من دێمە بازار ئەمەوێت لە شوێنێک کارێ بکەم یان بەرنامەیەکەکەین، ئەنی بەڕاستی زۆر هاوکاری منەکەن. ینی هۆکارەکەشی چیە؟ ئەوەیە کە ڕۆژێک وێنەیەکم گرتووە دوجار بۆم هێناوەتەوە، بەڵام ئەو کەسانە هەمیشە بیریانە بۆ یەر کاتی تر کە دێمە بازارەگەر کارێکم هەبێ بکوێتە لای ئەو کەسانە توان هاوکارم من لەوەی کە بڵێن لەو جێ توانی ئەو شتە کاتێککە بۆ وێنەگرتن ئەمە ناو کۆڵانە کۆنەکان یەکێک لە شتە هەرە خۆشەکانەوەی لێرە پارە باو نایی لە بە دەرگای ماڵەکان ئەودانراوە بۆ ئەوەی بۆ خێر بۆ ئەتوانی بی بۆ خۆت ئاو بخۆیتەوە و ساردە و پارش نەی. ئەزانم بابەتەکەی ئەمڕۆی ئێمە لەسەر ژیانی منەوەکو وێنەگرێک، بەڵام ویستم باسێکی ئەمەتان بۆ بکەم. ئەمە مەرکانەیە لە کۆنا بەکار هاتووە لە بری تەرمۆزە و بەڕات کە ئێمە ئێستا بەکارێنین مەرکانە بەکار هاتووە و ئەم بابەتە جاجمەی کە پیاشانەوە بۆی ئاوەکە بە ساردی بمێنێتەوە تایە و باشتر پارێزگای لە سەهۆڵەکە بکە. لە ئێستش ماڵێک لە گەڕەکی سابونکەرانداناوە ڕۆژێکیان لە ژنی خاوەن ماڵەکەم پرسی کەوتی بۆ دایکی داینەوە بۆ خێر بۆ وەفاتی دایکی، بۆیە ئەتوانین بۆ شکڵە باسیکەین هەم خێرە کەسێک تینۆتیەشکێ هەمیش سیمایەکی جوانە بۆ گەڕەکە کۆنەکان. هێوی ئەو ناخۆی
ئێستا ئێمە لە یەکێک لە کۆڵانە کۆنەکانی سلێمانین کە من ڕۆژانە دوای تەواوبوونی کار زۆربەی کاردێمە ئەم کۆڵانە کۆنانە و هەر ماڵێک لێرە چیرۆکێکی خۆی هەیە ڕاستە ڕەنگە هەندێک لە ماڵەکان چۆڵ بنیان هەندێک لە ماڵەکان ئیرابن بکرێ بە خەڵکی بیانی کە کورد نەبن بەڵام لە کۆندا هەر ماڵک چیرۆکێکی خۆی هەبوو و ئێستاش زۆربەی لە ماڵەکان ماونەتەوە دایک و باوکە بەتەمەنەکانن کە من ڕۆژانە هەندێک کاتێمە لایەن گفتوگویان لەگەڵەکەم هەم وێنە ئەگرم هەم چیرۆکی خوانم بۆ باسەکەن هێویە توانین لەگەڵم بێن بە هەندێک لە جوانی کۆڵانەکان تامشان بم و چیرۆکێکیشتان بۆ باسکەم وەرن. هێوی لێرۆکەی پار ئەم کاتانە بوو لەگەڵ هاوڕێیانە دیکۆمەنتاریەکمان دروست کرد بۆ هەڤاڵگوڵی و هەڤاڵ هێرۆ هاتین ئەلێرە کردمان بۆیە بۆ من ئێرە یادگاریەکی خۆشی هەیە چکە چەند ڕۆژێک خەریکی ئەو دیکۆمەنتاریە بووین ڕێک ئەلێرا کردمان بەشێکی دیکۆمەنتاریەکە. بۆ من کاتێک هەیە ئەم کۆڵانانەوە جگە لەوەی کە وێنە ئەگرم یان هەندێک ڤیدۆ بکەم یان لەو بابەتانە بۆ من چێژێکی زۆر زۆر ئەگا بەڕۆحم لەبەری خۆشم لە یەکێک لە کۆڵانە کۆنەکانی سلێمانی لە گەڕێکی کانسکان لەدایک بووم بۆیە توانم زیاتر لە هەر کەسێک کە بەڕێبوارێک بێرە ئاڕوایان بۆ کارێکگەر هەز بەو چێژە بکەم هەز بەو جوانیانە بکەم بۆیە بۆ من هەر یەکێک لە کۆڵانەکان چێژی خۆی هەیە بەڕاستی. یەکێک لەو دەستکەوتە خۆش و جوانانی کە وێنەگری پێیاوم ئەوەیە کاتێ ئەمەم کۆڵانە کۆنانە زۆربەی کارناڵەکانیان بەرەوپیرم ئەڵێنەوە دادەی وێنەکە هات تەبعاً ناوسناوی من لە ناڵەکانی ئەم کۆڵانە کۆنانە دادەی وێنەکانە چکۆک پێشتری ژوتم هەر کاتێک وێنەیەکیانە گرم بۆیان ئەهێنمەوانە بۆیە بۆ من نەکرێ یادگارێکی خۆش بێکرد دەستکەوتێکی باشیش بێت بەدڵتە؟ ويكم جاي يا شباب زامرشك عائلة كنجا سبيه كم جاء عائلة كنجا تو ناو أحمد بو تو نالي تمام سفيد ناو كان ختم بلن سفيد تمام نالي ايش يدينن بابي يقول منيش هانا بانیەکیان زۆر تقریبان 5 بەیانی بۆ هاتمان بازار بۆ گرتنی هەندێک وێنەی ناو بازار و دیمەنەکانی بەیانیان چۆن کاسبکارەکان دەسەکەن بەکار و ئاها سەرەتای دەستپێکردنی ڕۆژێک لە ناو بازار و کۆڵانەکان گاتم لێرە دانیشتم مامە حاجی کە لەم ماڵی پشتی منەوە مام بەکر هاتە دەرەوە زۆر شیرین بوو هاوژینەکەی بانە کرد دو سێ جار تووبا و کامێرەیە چێ لێرە من کامێرەکەم دانا بوو خۆم لە دانیشت بوو دوایەوە هاتە لام ینی زۆر بەڕۆحێکەوەی کە بێ ئەوەی بمناسێ بێ هیچ شتێ بێترسێ زۆر متمانەیەکی زۆرەوە هات کە پێی وتم بچمە ماڵەوە ئیسراحەت بکەم ئەو بخۆم دابنیشم ینی ئەوانە هەم یادگاری خۆشن هەمیش دوایەوە من دوانم پێکۆ گفتو گۆمان کرد هەم بۆ ئەوانیش خۆشە کە چانێکە دایک و باوکێک بەتەنیانە لە ڕەنگە حەز بکەن کەسانێک هەبێت یان جگە لە پێداویستی ماڵ کۆمەڵێک بابەتی تر کە هەر مرۆڤێک پێویستێتی ئەکرێ هەر ئینسانێک پێویستی بە گفتوگۆ بە دواندن هەبێ و تایبەتی ئەو کەسە بەتەمەنانەش ئەو بۆ من هەم یادگارێکی خۆش و پێکەوە قسەمان کرد باسی چیرۆکی خانۆکەی کرد کە چەند ساڵە هاتوونەتە ئێرە و وتی سەرەتا هەر بەم ناوەوە بوون کرێکی بوون دوایی ئەم 5 مەتریان کڕێەوە و لێرە ئەژین هەم گفتوگۆمان کردم هەندێک وێنەشمان کرد بۆ ویستمەوە یادگاریش بگەڕمەوە وڵای منیش لە چوار و نیوە لە بازاڕم هەروەڵا لەگەڵتەوە زۆر سپاس دەمێکە لەم خانۆیاژی حاجی والله تقريبا 20 ساڵە بێڕۆ 20 ساڵە بێ پێشتر ماڵت لەکوێ بوو تا هەر بە دۆناغمە کێچی بوو ئەمە
ئەم پەنجامیشە پێمان کریمایە بۆی خۆمان بۆ خۆلای توێ خێر باتەوانە قوربان ئەی بینیە مرۆڤ هەر کرێکی نەبێتەوە ئەوە بەخوارەوە ئاوا چکۆلێک خەیتت خراپە پێکردووە هەر بمێنن لە ساک بن بەسەیتر پێ گەورەن هەر بژیتەوە خوازە بەڵادا بەسەق و مامیگیان لەگەڵ تۆە پاراستنی وێنەکان ئەرکی ئێمەی ڕۆژنامە نووسە بە هەمومان پێکەوە کۆکەرەوە و پارێزەری کولتور و سیما و بەهای شارەکەمان بین. سپاس بۆ ئێوە، سپاس کام ڕۆبینەری بەشێک لە ژیانی من بوون. خوا تەمەنە 1000 ساڵ بەمێ دەرەوە خوا. ئەخوا تەمەن درێژ بی هەر بژی زۆر خۆشحاڵ بین دەست خۆش بێ خوا لەگەڵ خواحافیز بژی مێت خۆدا بە قوربانم خوا ئاگادار بێ خوا لەگەڵ بە ساقۆم زۆر